گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش، هیوادارین ئەم بەیانیەتان بە چالاکانە بە وزەیەکی باشەوە بچنەوە سەر کار و پیشەی ڕۆژانەی خۆتان. ئازانین لەگەڵەوەی کە چەند ڕۆژێکە بارانبارین بەردەوام بووە لە تەواوی شار و پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئەم کەش و هەوایە بۆ خۆی لە خۆیان کۆمەڵێ سوود و تایبەتمەندی خۆی هەیە، هەمووکو سەرچاوی ئاوی کە بتوانین ئێمە لە بەنداوەکانمانە بۆ گلدانەوەی ئاو وە لە هەمان کاتیشا وەکو ئاوی شێرزەوی کە بتوانین ئێمە لە وەرزەکانی ترە سوودی لێ ببینین. هیوادارین بارانێکی بە ڕەحمەت بوو بێت وەشی کە بینیمانە لە میدیاکانە زیانی بە کۆمەڵێ ماڵ و پێداویستیەکانی هاوڵاتیان گەیاند بوو بەداخەوە بەس هیوادارین کە هەڵ بدرێت زیاتر چاکسازی لەم بابەتانەیە بکرێ، هەوڵ بدرێ پێشتر کاری باشتر بکرێت لەوەی کە لە ڕووی زێراپەکانەوە لە ڕووی مەنهۆڵەکانەوە لە ڕووی تیمەکانەوە بۆی کە کەمترین ئەو خێزانانەی کە ناوچەکەیان مەترسی دروستبوونی لافاویان لەسرە کێشەکانیان کەمتر بێتەوە و لەگەڵ ئەوەشا ئەبینین کە کەشوها زۆر پاک بۆتەوە. بەڕاستی بەیانی من کە هاتیم بۆ کورسات بینیمان تەمێکی زۆر بوو، ئێستا تۆزێ ڕوونتر بۆتەوە. هیوادارین کە ئاگامان لە شۆفێریکردنی خۆمان بێت لەسەر شەقامەکان بێت لەسەرەوەی کە ڕێژێکی بارانبارین لەم سێ ڕۆژە باری و هەندێک لە شەقامەکان بەهۆی ئەو ئاوەی کە بەرد و خاشاکی لەگەڵ خۆیان هێناوە ئاگامان لە ئۆتۆمبیلەکانمان و ئاگاشمان لە هاوڵاتیان بێ، بارانێکی بە ڕەحمەت بێت و زیانی بۆ کەس نەبێت و بشتوانین ئێمە زیاتر سوودی لێ ببینین وەکو سەرچاوی ئاوی و توانین لە وەرزەکانی تریشا وەکو هەم سەرچاوی ئاوی و هەموو زەش بتوانین ئێمە سوودی لێ ببینین. جا لەگەڵ ئەوەش وەڵام سەرکۆ بەداخەوە کە زیانی زۆرێکیان و بە هەندێک لە ناوچەکان بە تایبەتی لە مەڕۆ ماڵاتەکانی هەندێک لە خاوەنەکانیان کە ئاماژیان بەوە کرد کە هیچ مەڕۆ ماڵاتێکیان بۆ دەرنەچوە بەهۆی ئەم لافا و زیانی زۆریان بەرکەوت بوو. بۆیە گرنگە وەکو تۆش ئاماژە و پێکردنەوەی کە چاکسازیەکی زۆر بکرێەوە چۆنەوەی کە ئێمە هەمیشە گرنگی بە ڕواڵەتی شارەکان ئەدەین لە دەرەوە، گرنگە ئێمە ژێرخانێکی پاشمانە بێ، گرنگی بۆ بدرێت لەوەی کە ئەم زێرا بوو ئاوەڕۆکان کە چۆن بێت بۆ ئەوەی کاتێک کە باران ئەبارێت زیانی نەبێت و زیانی بۆ سەر ژیانی هاوڵاتیان و بۆ سەر هیچ کەسێک نەبێت. بە هیوای ئەوەی کە زیانی نەبێ ئێمەش بۆ ئەمڕۆ لەسەر ئەم بارانبارینە و لەسەر ئەوەی کە ڕێژەی ئاو چەند زیادەکە لەسەر ئەوەی چەم و ڕووبارەکانمان تا چەند بە شێوازێکی باش کاریگەری ئەبێ ئەم بارانبارینە لەسەر پاکبوونەوەی و ئایا تا چەند پێویستە ئەو ڕێژانەی کە لەم سێ ڕۆژەیە لە ڕێگەی ئامارەکانەوە لە ڕێگەی میدیاکانەوە خرانە ڕوو ئایا ئەمە ڕێژەیەکی پێویستە کە ئێمە بتوانین ئیتی بڵین ئەمەیتر ڕووبارەکانمان پا بۆ بەنداوەکانمانی تر ئاوی کەم نییە توانین لە وەرزەکانی کە وەک سەرچاوی ئاو وەک سەرچاوی وزە بەکاری بێنین و ئایا تا چەند پێویستیشە. هەمیشە هاوڵاتیان پرسیارەکە دوێنێ لە لای تانجەرەوە ینی بەڕاستی ئەو ڕێژە ئاوی کە زۆرە ڕشت هاوڵاتیان زۆریان و ئەی باشە ئەم هەموو ئاوا هەیە ماشەڵڵایە خوا بارانێکی بە ڕەحمەت بێ، بەڵام دوجار ئێمە سوودی لێ نبینین نازانین بۆچیەوە چێ. گرنگی بەداوەکان خۆی لە چیا بینێتەوە، گرنگی ڕووبارەکان و پاکبوونەوەی خۆی لە چیا بینێتەوە و لە هەمان کاتیشا تا چەند کارکراوە لەسەروی توێژینەوە بکرێت لەسەر ئەم بابەتانە بۆی کە بتوانین بە شێوەیەکی زانستی کار لەسەر باشترکردنی دۆخی ڕووبار و ئەو زیانە و ئەو بەنداوانە بکرێ. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفێسۆری یاریدەتەر دکتۆر یاسین ئەحمەد پسپۆڕی سەرچاوە ئاویەکان کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە ئەگەر بفەرمێ. دکتۆر فەرموو. بانی باش دکتۆر، بەخێر بێت. بانی باش زۆر بەخێر بێت دکتۆر، سەرچاوەکان بەخێر بێت. فەرموو. بانی باش دکتۆر، زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونە. دکتۆر لەگەڵەوەی سێ ڕۆژە ماشەڵڵای لێبێ بارانێکی باش باری لە هەرێمی کوردستان و تەواوی شار و شارۆچکەکانە و بینیشمان ڕێژەکە زۆر باش بوو بە پێی ئامارەکان. ئەتوانین بڵین ئیتر تەواو کێشەمان نابێت لە وەرزەکانی کە یاخود ئەم ڕێژەیە کەمە پێویستمان بە ڕێژەی زیاترە. بڵێ سەرتا زۆر سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ تۆش، بەیانی ئێوە و بینەرانیش باش. ئەلبەتە تا ئێستا ئێمە تەجاوزی 400 ملیممان کردووە لە بۆکو شاری سلێمانی قساکەین. لە جێگەکانی تریشە بەڕاستی بە بەراورد بە ساڵی پار لە زۆر شوێن ئێستا لەم کاتا دوو هێندەی پار باریوە، یعنی وەکو کێشەی با بڵین وشکە ساڵی ئەوانە تێپەڕیوە، چکە هێشتا مانگی سێ و مانگی چواری شوان ماوە بۆ باران بارین وەگەر سەیریش بکەی ئینشەڵا لە مانگی سێە بارانی تر هەیە، سێ چوار بارانی ئاوا لەوە چێت لەم شێوەیە یا نسبەتێک کەمتر هەبێت بەپێی پێشبینیەکان هەڵبەتە. ئەم ساڵ
کێشەی ئاومان نابێ پشت بەخوا ینی هین ببێت بەستر ئەوەیە ئاو شتێکی ئەوە نییە کە تۆ بڵین کۆی کەیتەوە بۆ چەند ساڵێکی تر ساڵانە ئەبێ هەبێت ینی ئەگەر نەبێت چکە سەرچاوەکانی ئاو سەرچاوکی نیۆبوون هەروکو بە ئینگلیزی پێڵەن ڕینۆبڵن یعنی هەموو ساڵێک ئەبێ تۆ نسبەتێک بارانبارینت هەبێ بۆ ئەوەی ئەو بارانە ڕۆچێتە ژێر زەوی و جارێکی تر وەکو کانی و کارێزەکان بێت و ڕووبارەکان دروست کاتەوە و ئێمە سیفادەی لێ بکەین وەکو ئاوی سەرزەوی. زۆر باشە ئەتوانین بڵێن بارانی بەهەش بەهاکەی بە ملیارها دۆلار ئەخەمڵێنرێت ئەگە بڵێن بەهاکەی هیچ کەمتر نییە لە بەهاینەوەت کە لە ژێرخانی ئابووری زۆ گرنگە بۆ هەر وڵاتێک کەواتە ئێمە چی بکەین کاتێک کە ئەم بارانە باشە کردڕێکی باش باری بەلەوەی کەمە بتوانین بەندا و دروست بکرێت چ قەبارەی بچوک بێت یا خۆت مامناوە بۆی کەمە بتوانین لە داهاتوە سوود لەو ئاوە وەربگرینەوەی بە گلدانەوەی. بڵێ جوانە پرسیارەکە بەڕاستی ئەوە کێشە سەرەکیەکەیە هەتا بۆ ڕوبەڕبوونەوەی با بڵین پێشاتی گۆڕانی کەشوهەوا ئەبێت تۆ چی بکەی ئەبێ ئەم بارانە گلی بیتەوە بۆچی لەبەرەوەی بەهۆی بارانبارینەکەەوە بەهۆی گۆڕانی کەشوهەواکە شێوەی بارانبارینەکە گۆڕاوە ینی بارانەکە بووەتە بارانێکی پچڕی چڕ ینی چڕی بارانێکی زۆر بە مدەیەکی کەم مەسەڵەن ئەوەی بینیمان لەم یەک دوو ڕۆژەی پێشووە زیاد لە 100 ملیم باریوە ینی تۆ هەموو داهاتی ئاوی ساڵانت مەسەڵەن لە سنووری سلێمانیە 600 بۆ نزیکی هەزارە با بڵین لەو ڕێنجایە ئەگەر 600 دەبێت لەوە چێ با بڵین نزیکی ئەڤرجین ئێمە بە ڕۆژێک ئەوە نەوەرەگرین ینی تۆ بەش تێگڕای 6 مانگ کە مانگی دابارین و با بڵین تەڕە مەفروزە ئەو نیسبەتە وەرگری نەک بە ڕۆژێک دوایەوە سیرکی فترێکی زۆر باران نابارێنجە ئەم بارانە بە خوڕەکە ئەبارێ هەم زەرت لێ ئەیە هەم با بڵین ڕۆچوونی بۆ ژێرزەوی و پاراوکردنەوەی ئاوی ژێرزەوی کەمە هین نابێت چکە بە خێراییەت و ئەڕوا تۆ بۆ ئەوەی ڕوبڕووی ئەمە بیتەوە بێ ئاوەکە گلبیتەوە بۆچی وای لەکەی هەم لە هینەکە خۆتە پارێزی لە لافاوەکە لە هەمان کاتە کە گلتدایەوە هێواش ڕۆچوونەکەش دروست دەبێت. زۆر باشە دکتۆرەوەی کە پێشببینی یەکرێت لەلایەن کەسانی پسپۆڕۆ ئەم ڕێژەی بارانبارینەی هەرێمی کوردستان کاریگەری شێبێ لەسەر بەغداد لەسەر دیجلە کە ڕێژەکەی بەرز بێتەوە و هۆشیاری بدرێتە هاوڵاتیان ئەمە تا چەند کاریگەریە کاتەوەی کە لە چەند ساڵی ڕابردووە مانود لە خواروی عراقی تر خەڵک ناوچەکانیان بەجێڵن بەوەی وشکە ساڵیەوە و بەوەی نەبوونی ئاو بۆ کوشت و کاڵ و ئاژەڵداریەکەیان ئەمە جارێکی تر بژانەوە بێ بۆی کە بە شێوازێکی تر کار لەسرم کوشت و کاڵ بکرێتەوە هەم لەسەر ئەو ناوچانی کە دانیشتوانەکانی ڕۆشتون جارێکی تر بکەڕێنەوە ناوچەکانی خۆیان. بڵێ هەروەک ئاماژەم پێەیە ئێمە باران ساڵانەیە یعنی ئێستا تۆ ناتوانانی گەرنتی 5 ساڵی تر بکەیت بەم بارانە وەنیە جا ئەوە کەوتۆتە سەر ئەوەی کە ساڵی داهاتوش چۆنە بێ بۆ ئەم ساڵ کێشە نابێ هەڵبەتە ئەو ڕێژە ئاوەی ئێستا ڕۆچۆتە ناو ئەرزەوە ئەتوانێت دابینی ئەوە بکات هەتاوەکو مانگی حوتیش با بڵین سەرەتای حوتیش پێچێ ئاوەکان هەر لە هینێکی تایبەتا بمێنەوە شێوەیەک لە شێوەکان زیاج بکەن ئیتر لەوە لە دوای مانگی با بڵین لە مانگی 6ەوە دەست پێەکەین بەوەی کە ئاوەکان وردە وردەکەمە بنەوە هەتاوەکو پاییز لە پاییزا مەفروزە بارانێکی تر ببارێتەوە یعنی تۆ کێشەکە چییە زۆربەی بەنداوەکانیشمان ئێمە خاڵی بوونەتەوە بەڕاستی یعنی ئێستا سەیری دوکان بکەین پێش ئەوەی لە پاییزا سەرەتای پاییزا لەوە چوو 1/4 ئاوی تیامابێ تو بە بارانێکی ئاوا ناتوانی بە تەواوی پڕیکەیتەوە بەڕاستی ینی ساڵێک ینی ئێستا 2 مانگی ترمان ماوە لەبەرەوە زمانی ئەوە ناکرێت کە ئاوی خواروی عێراق دابین ببێ بەو شێوەی کە پێویستە چکە بۆ ئەم ساڵ ئەکرێت بڵین هەیە بەڵام بۆ ساڵی داهاتوو چی بکەین بە چاوەڕێی بارانێکی تر بکەینەوە. زۆر باشە لەگەڵەوەی کەمە هەمیشاڵن کاتێک کە بارانە بارێ ژینگەکەش پاکە بێتەوە ئاو هەواکەش پاک ئەبێتەوە لەگەڵەوەشا کاریگەری ئەبێت لەسەر پاکبوونەوەی ئاوی ڕووبار و چەمەکانیش بە دڵنیاییەوە هەم با بڵین قەبارەکەی زیاکە سەمەسەلەن تۆ ئەگەر ئەو پیسەی کە ئەکرێتە ڕێژەیەکی ئاوی کەمەوە
تەرکیزی چڕی پیسێکە زۆرترە بێ و گلۆی لە ئاوەکە زۆر بێ ئەمە وەکو قەبارە وەکو ڕاماڵینی ئەو پیسی و شتەشی کە ڕوویاوە بە و فترەیە کە هین بۆ حتا جادەوبانەکان جێگەکانی ئەوەی وەکو چۆنڵی خەڵک وەکو سەیران کە بە خراپ بەکاری هێنێ فڕیانی پیسی لە دەرەوە ئەمانە هەمووی ڕائەماڵڕێ لەگەڵ ئاوەکە ئەڵبەتە ئەشۆرێتەوە کە ئەڕوا و بەداخەوە حەق بواە خەڵک ینی بەو شێوەیە پیسەکان فڕێنین چکە تۆ دڵیابە لەوەی کە با بڵێن نقطەیەک پیسی کە فڕی ئەی لە هەر شوێنێکە ئەو ئاوی بارانە ئەیگوازێتەوە بۆ ناو سەرچاوەکانی ئاو و پیسەکە لە شوێنێکی ترا دروست دەبێت و مەفروزە خۆمانی لێ پارێزی لەو زۆر باشە دکتۆر بینە سەرەوەی کە زۆر جارم بابەتانە گرنگی و تایبەتمی هەیە لەوەی کە لە ڕووی زانستیەوە چۆن کاری لەسەرکرێ بینە سەرە و توێژینەوەی کە ئایدرۆلۆجی مەبەسمان لەم توێژینەوە چیە لەسەر ڕووبارەکان یاخود پاکبوونەوەی یاخود تا بتوانین بە شێوازێکی زانستی بتوانین کار لەسەر ئەم بابەتانە بکرێت بڵێ ینی با بڵین ئاسانترین شت و سەرەکیترین شت ڕێژەی فلۆی چەم ڕووبارەکانە ینی چەندێک ئاوی پێ ئاڕوات کە ئێمە بەداخەوە ئەو داتایەنەمان زۆر کەمە ینی ئێستا تۆ گەر بچیتە هەچ ڕووبارێکی وڵاتە پێشکەوتەکان بۆ نمونە ئەمریکا لەسەر ئینتەرنێت لە USGS دەتوانی ڕێژەی فلۆی ئاوی ڕووبار و چەمەکانی زوربەی شوێنەکان بزانی هەتا با بڵین USGS ستیشنی پێوترێ با بڵین مێژەرین ستیشن پێوانەکردن لەسەر هەموو چەم ڕووبارەکان هەیە چکە تۆ پێویستت بەم فلۆی ئاوە هەیە تەنانەت بۆ فرێدانی پاشەڕۆی ئەو با بڵین پیشەسازی و هینانەی کە ئەکرێتە ناو ڕووبارەوە چکە تۆ ڕێژەی ڕێگە پێدراوت هەیە بۆ چڕی هەر پیسیەک هەر پۆلیوشنێک لە ناو ئاوەکە بۆی کە ئەوە تەجاوز نەکەین ئێمە پێویستمان بە فلۆی ئاوەکەیە ینی کە دراسەیەکی هایدرۆلۆجی و ئەمانە کە ئەو هینە دیاری ئەکات بەڕاستی زۆر گرنگە ئەوە کە تۆ پێوانەی ئاو بکەی لە ناو ئێمە نیمانە دکتۆر ببورانی تیمی تایبەتمانە کەسانمان نییە تەنها لەسەر ئەو شوێنانەی ئەگەر هات و بەنداوێکی لەسەر بێسە مەسەلەن لە دوکان لە دەربەنی خان لەمانە ئەزانین چەندێک ئاومان بۆیەت بۆچی لەبەرەوەی وێزگەی پێوانەکردن هەیە بەڵام لەسەر چەم و شتەکانی تر نییە لەبەرەوە داواخوازین کە مەسەلەن ئەم شتەش گرنگی پێبگیرێ چکە هەم ئەتوانین توێژینەوەی لەسەر بکەین توێژینەوەکانمان دقیقتر ئەبێت ئەگەر هاتوو ئێمە پێوانەی چەم و ڕووبارەکانمان هەبێت زۆر باشە لەگەڵ بارینی ئەم بارانە زۆرەیە هەومان لە میدیاکان تێبینی ئەومان کورێ بە تایبەتی لە هەندێک ناوچەیە بینیمانەکە زیانێکی زۆری بە هاوڵاتیان گەیاندووە زیانێکی زۆری بە ماڵی هاوڵاتیانیش گەیاندووە بەڵام لەگەڵەوەشە لە وەرزی هاوینی شابینن هەر لەو ناوچانەیە هەرو ماڵانن کە داوای ئەو ئەکەن کە ئەوی خواردنەوەشیان دەست ناکەوێت ئەتوانین بڵێن نەبوونی پلانێکی استراتیژی گرنگە بۆ سەرچاوە ئاوەکان لەوەی کە ئێمە نەتوانین ئەو ئاوە بە باشی بەکاربێنینەوە دووبارە بڵێ ئاو توان سەرچاوەکی نوێ بووە ساڵانە یەت و تۆ بەکاری هێنیت و لە کۆتایی ساڵەکە ئیتر ئەبێتە ئەوەی کە کەم ببێتەوە ئەگەر ئێمە پلانێکی وامان نەبێ کە بتوانین پاراوی ئاوی ژێرزەوی بکەینەوە ئەگەر پلانێکی وامان نەبێ ئاوە سەرزەویەکان مەسەلەن کە پێوترێت سەرفز وەتەر ئەویتریان گراوند وەتەرە وەکو چەم و ڕووبارەکان گل بینەوە ئەگەر گلمان نایە ئەو ئەتوانین ئێمە لە کاتێکی پێویستە بەکاری بێنێن چکە دایمەن دیاردە سروشتەکان لە کات و شوێنی گونجاوانین مەسەلەن لە زستان ئاو هەیە لە هاوین نییە تۆ لە هاوین زیاتر پێویستە لە شوێنێک هەیە مەسەلەن دوور لە شارە بەڵام لە ناو شارەکان نییە کەوابێ شوێن و کاتی گونجاو نییە اینجا مرۆڤیش ئەبێت چی بکاوەکو با بڵین کە چارەسەرێکی ئەندازیاری بۆ کێشەکان ئەبێت تۆ کات و شوێنەکە چاکەیت مەسەلەن ئەو زیایە لە زستان هەڵەگری بۆ هاوین شوێنەکەشی بە شێوەیەکی زانستیانە بیگوازیتەوە بۆ ئەو شوێنێکە پێویستە کەواتە توانین بڵێن هۆشداری تاکیش گرنگە سەبارەت بەم باسە بە دڵنیایی ئەو شتەکە گشتگیرە ئەگەر تۆ ئاوێکی زۆرت پێبەن و بەفی ڕۆی بیت ئەو کاتەش دیسانەوە بەکارهێنانێکی زۆر و پێویستێکی زیاد لە حەد ئەبێت کە ئیسرافی تیابێت زۆر باشە دکتۆر زۆر کات کۆمەڵی پرسیار هەیە یعنی بەڕاستی
ئەمەش بۆ هەمومان بۆ هاوڵاتیان هەمیشە ترسی ئەومانەیە کە لە چەند ساڵێکە جەنگی ئاو دەست پێ بکات یعنی ئەمەش و کاریگەری بەگشتی لەسەر عێراقی و کاریگەریش لەسەر هەرێم بەجێ هێڵێ یعنی زۆر جار ئێمە ماشەڵڵا ئەم بارانە و ئەم چواروەرزەکە کە لای خۆمان بەدیەکەین ئەتوانین ئەگەر خۆمان بە پێی پێویست کاری لەسەر کرێ بەشی خۆمان ئاوگل بینەوە بەشی خۆمان بتوانین بە پێی پێویست بەکاری بێنین یعنی زۆر جار ئێمە ئەمە ماوەی چەند ساڵێکی زۆرە باس لەواکتێ مەترسی وڵاتانی دراوسێمان لەسرە بۆ گرتنەوەی ئاو لە سەرمان بۆ دروستکردنی بەنداوی زۆرتر لە وڵاتانە کە کاریگەریە بێ لەسەر ئێمە ئەگەر ئەمە بەردەوام بێ ئێمە چەنە ئەم ڕێژێش تۆڵێ بارێت بەڵام بەپی وەرزەکانی ترکەمەکات و جایی واشە لەوانێ ڕێژەکە کەم بێت تووشی وشکە ساڵی بین تا چەند گرنگە کار لەسەرەوە کرێکە خۆمان لە ناوخۆی خۆمانە جارێکی تر زیادکردنی بەنداوەکان گلدانەوەی ئاو پاراستنی ئاو هۆشیاریدان لەسەر ئاو ئەمانە کاری لەسەر کرێ بووی کە ئەو قەلەقی و مەترسی کە لامان هەیە لە بڕەوێتەوە نەمێنێ بڵێ خۆی داهاتی ئاو لە کوردستان زۆرە یعنی ئەتوانین تا 50 ساڵی تریش بەشمان بکە بمەرجێ بەڕێوەبردنێکی گونجاو و زانستیانەی هەبێ وەک تۆ فەرموویت گلانەوەی ئاو کە ئەمە یعنی بەڕاستی سەرەتایی ترین با بڵین هەنگاوە کە پێویستە حکومەت بینێ بە گلانەوەی ئاوی سەرزەویە ینی ڕووبار و چەم و ئینەکان بە دروستکردنی بەنداو ینی ئەم قسەیە چەند ساڵە ئەکرێت چەندها پرۆپۆزەڵ و دیزاین و پلان و چی و ئەمە هەموو شتێک مەوجودە بەڵام کێشەکە لە جێبەجێکردنیایەتی چکە هەموو جێبەجێکردنیە بودجەی ئێوێ ئێمە ئەزانین کە بەڕێوەبردننی با بڵین ئابووریمان باش نییە پلانی ئەوەمان نییە درێژخایەنمان سکە تۆ بێت بە درێژخایەن ئیشی لەسەر بکەمە ئیشێک نییە بە مانگێک بکرێ بە ساڵێک بکرێ بە 2 ساڵ بکرێ ئەمە ئیشێکی درێژخایەنە سیرەکەین لە ساڵەکانی هەشتاوە تورکیا لەو پرۆژەی گاپی هەیە و تازەتەوە بووە یعنی نزیکی 20 بەنداوە کە لەسەر دیجلە و فرات و لقەکانی دروستی کردووە بۆ گلانەوەی ئاوێکی زۆر و پێشببینی ئەویان کردووە کە چەند ساڵێکی تر وەک تۆ فەرموویت کێشەی ئاو جەنگی ئاو دروست ببێ ئەوان لەو کاتۆ ئیشی بۆکەن و بە سیرەکەین ئێمە نەحکومەتی عێراق نەحکومەتی کوردستانیش بەڕاستی ئەو ئیجراعاتیان نەکردووە چه هەنگاوێک نراوە ینی چ بەنداوێکی گەورە دروست کراوە هیچ ئەوانەی کە هەیە هەمووی 30 ساڵەکانی پێش توانین بڵین هەفتاکانیشە ینی هیچ بەنداوێکی وا گەورە دروست نەکەوە پێویستمان بە ئێمە بە پرۆژەی استراتیجیە نەک ینی ئەویش هەر باشە بەنداوە بچووکەکان کە با بڵین دەریاچەیەکی بچووک پۆندێک دروستەکە ئەمیش وەکو ئەوەی خۆی هەیە سیری خۆی هەیە بەڵام ئێمە پێویستمان بە پلانی گەورەتر و با بڵین ئیجراعاتی گەورەتر هەیە لەسەر چەم و ڕووبارە گەورەکان بە تایبەت زەی گەورە زەی بچووک ڕووباری سیروان ئەمانە و لقەکانی کە ئەبێ بەنداوی گەوریان لەسەر دروست کرێ و پرۆپۆزەڵیش هەیە بەڕاستی لەو بەزام هەر لە کورسات بوو بەڕێوەبەری بەنداوەکان لە وەزارەتی کشت و کاڵ ئاماژەی پێەیە کە چەنەها بەنداویان هەیە و لە جێبەجێکردنایە بەڵام کێشەی ئەوەیە کە تەمویل و پارەکەی بۆ دابین ناکرێت زۆر باشە وەکە زانین بە پێی ئامار و داتاکان بێت لە پارێزگای سلێمانی لە هەموو پارێزگاکانی تر زیاتر ڕێژەی بارانبارین تیا بەرزتر بووە دوایین باسە و توێژینەوانە بکەین لەسەر چڕی ڕێژەی بارانبارینەکە لە پارێزگای سلێمانی بڵێ خۆی کێشەی با بڵین ئێستا کە بەهۆی گۆڕانی کەشوهەوا و ڕوویاوە کێشەی گۆڕانی چڕی بارانەکەیە بەڕاستی ینی بارانێکی چڕ بە مدەیەکی کەم ئەو مشکلەیەت بۆ دروستەکە چڕی بارانبارین گرنگە بەڕاستی من بۆ خۆم توێژینەوەیەکەم هەیە لە ساڵی 2007 بڵاوم کردێتەوە هاوکێشەیەکم دەرهێناوە بۆ پێوانەکردنی یان پێشبینیکردنی چڕی بارانبارین بۆ شاری سلێمانی کە ئەمە بۆ دیزایانی سترەکچەرەکانی هایدرۆلیک با بڵین هایدرۆلیک سترەکچەرەکان زۆر گرنگە بەڕاستی چکە ئەوەی کراوە لە ئێستاە و کێشەکانیش لە چی سەری هەڵاوە بەڕاستی ئەوەی کە ئەبینین لە هەولێر و لەم شوێنانەی کاینە بە هەمان بڕی بارانبارین هەمان چڕی باران شتەکان هەمووی وەکو یەک دیزاین کراوە لە کاتێکا ئێمە شوێنێکمان هەیە کە نزمبوونەوەیکی جادە با بڵین کێرفێکی با بڵین ئەوەیە کە لە هەردوو لای جادەکەەوە ئاوی بۆیەتەوە
لەو ساگانە لەو ساک پۆینتانە ئاو کۆبێتەوە چکە هیچ دەرچەیەکی تری نییە مەفروزە ئەویا بۆ نمونە بڵین بەپێی ستاندەرەکانی ئەندازیاری ئەبێ بە 50 ساڵ فریکوێنسی دیزاین کرێ بەڵام ئێمە هاتوین لەوە پێش ئەوێمان بۆ نمونە بڵین پێم وابێت لە سلێمانیا هەر نسبەتێک فەرز کراوە بۆ هەموو ئینلێتی سەرجادە و شتەکان کە ئەوە ڕاز نییە ئەبێ لەویا بە بڕێکی زۆر دیزاین کرێ لە شوێنێکی ترا بەو بڕە ئاساییە بکرێت گونجاوە بووە پێشبینیکردن و یا با بڵین پیاوانەکردنی چڕی باران بۆ دیزاینکردنەکان زۆر گرنگە و خۆشبەختانە لەم دواییە ئێمە توانیمان توێژینەوەیکی تر بڵاو بکەینەوە بەڕاستی لەگەڵ چەند مامۆسایەکی تر کە هاوکار بوون لە زانکۆکانی تری کوردستان من وەکو زانکۆی سلێمانی زانکۆی سەلاحەدینمان هەبوو زانکۆی دۆکمان هەبوو زانکۆی ڕاپەڕینیشمان هەبوو کۆیەمان هەبوو توێژینەوەکی گشتگیرمان بڵاو کردوێتەوە کە چڕی بارانبارین بۆ هەموو وێزگەکانی کەشناسی لە کوردستانەوە بۆ هەموو جێگەکانی کوردستان کە توانرێ بەکاربێنرێ و ئەو پێویستە ڕەچاوی ئەوە بکرێت لە دیزاینەکانە بۆچی بۆ ئەوی تووشی کێشەی لافاو نەبین. زۆر باشە دکتۆر بابینە سەر خۆمان وەکو تاک یعنی دا چەند گرنگکە خۆمان هۆشیاریمان هەبێ بەرامبەرە و ئاوەشیرینەی کە هەمانە ینی لەوانەیە زۆر وڵات هەیە ئەگەر بچیتە سەر ئامارەکانی نەبوونی ئاوی شیرینوای کردو چەندین نەخۆشی و چەندین پەتا بە دوای خۆیان هێنەوە چەندین شێوازی ژیانیان گۆڕاوە ئەمە بابەتێکی کێ بەڵام لای خۆمان هۆشیاری تاکتەن گرنگە هەنی ئەو ئاوە شیرینێکێتە ناو ماڵەکانمانەوە چۆن پارێزگاری لێ بکەین هەوڵ نەین بڵێنی تر ئاو زۆرە و بەفیڕۆدان و کارکەین لەسەرەوەی کە هیچ بەرپرسیارەتیە بەرامبەر ئەو ڕێژە ئاوی کە هەمانەن خۆمانی لێ بەپرس نەبین ئەمە تا چەند گرنگە و ئەمە بەلایەن ئەکادمیەکەش لە ناو زانکۆکانە دکتۆر و مامۆستا بەڕێزەکان کاری لەسەر بکەن تاوەکو خوێندکاریش بیباتە ناو خێزانەکەی و ئەمە ببێتە گشتگیر و بڵاو بێتەوە. جوان پرسیارەکە بەڕاستی چی بکەین ئێمە ینی چیکردنەکە لەسەر با بڵین مستەوای کەسەوە دەست پێەکە با بڵین ڕێکخراوەکان فەرمانگەکانی حکومەت اینجا لەسەر مستەوای نێودەوڵەتیش ئێمە مەفروزە لەسەر ئەم سێکتەرانە ئیش بکەین بۆچی بۆ ئەوەی بتوانین بەڕێوەبردنێکی سەرکەوتووی ئاو بکەین لە وڵاتەکە لەسەر با بڵین ئاستی کەس تاک پێویستە وشیار بێ ئەو کەسە بەپێی پێویست ئاوەکە بەکاربێنێ ینی بەفیڕۆی نین ئێمە بەفیڕۆوانە کە چییە تۆ خەڵک هەیە جادەکەی بەرماڵیە شوات ینی معقول نییە تۆ بە ئاوێکی پاکراوی کە چەندێک ئەکەوێت لە سەرمان چەندێک لە دەستمان ئەڕوات ئەوە بکەین تو بەپێی پێویستی خۆت ئەتوانی بەکاری بێنی زیا ڕۆیی تیانەکەین باخچە و هینەکانی کە لە ناو شارەکانە هەیە مەفروزە بە ئاویکی تر ئاو بگیرێت بەڕاستی ئەگەر بکرایە پرۆژەی پاکردنەوەی ئاوڕۆی شارەکان دەستی پێ بکرایە ئێمە ئەو ئاوەی کە لەوێ لە با بڵین دەرەچێتەوە ئەتوانین بۆ ئاوانی باخچەکان بەکاری بێنینەوە کە لۆدەکی زۆر لا ئەباد لەسەر بەڕاستی لەسەر ئاوی ژێرزەویش و ئاوی سەرزەویش لە ناو شارەکان و لە دەرەوەی شارەکانیش ینی ئەمانە گرنگن بەڕاستی. دەست خۆش بێت دکتۆر زۆر سپاس بۆتەوە بە هیوای ئەوەی کە زیاتر کار لەسەر ئەم بابەتە بکرێەوە ڕێژەی ئاو کا بەوەی بارەبارینەوە بتوانین ئێمە زیاتر ئەمە بێگومانە بێ لە بەرپرسەکەورەکانەوە بتوانن بڕیاری لەسەر بن کە بودجەی بۆ دابینکەن توانین ئاو گلبینەوە ئەو مەترسیەمان لا نەمێنێت دووبارە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس.